ئەم کاتە تاماش لە چەند هەفتەی ڕابردوودا پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەرێم گرژ و ئاڵۆزی زۆری بەخۆوە بینی ئەگەر بەشێک لەو گرژ و ئاڵۆزیانە هۆکارەکەی پابەندنەبوونی بەغدا بوو بێت بە هەندێک لە مافەکانی کوردەوە ئەوە بەشێکی تری کە دەتوانین بڵین زۆرینی هۆکارەکەیە پێوەستە بە تۆسی تاڕق هاشمی جێگری سەرۆک کۆماری عێراق و گرێبەستە نەوتیەکانی نێوان کۆمپانیا جیهانیەکان و هەرێمی کوردستان دەستی هاوپەیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق کە بەشدارە لە حکوومەتی عێراقدا و سەرۆکایەتی یەکێک لە لیژنە هەرە هەستیار و گرنگەکانی پەرلەمانی عێراقی بەدەستەوەیە ڕۆژی بووە لە خاوکردنەوەی ئەم گرژی و ئاڵۆزیانەدا بۆچی بەردەوام هاوپەیمانی کوردستان لە بەغدا لە ڕووی ئەداوە دەکەوێتە بەرڕەخنە گرنگترین یاسایەک یان پرۆژە یاسایەک کە لە پەرلەماندا بەسەر هاوپەیمانی کوردستاندا تێپەڕی بێت تا ئێستا چییە لەم دیدارەدا لەگەڵ دوکتۆر فواد مەعسووم سەرۆکی هاوپەیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق هەوڵ دەدەین باز لە ئەدای کورد لە بەغدا بکەین دەمانوێت نیگا بخەینە سەر کێشە و ئاڵۆزیەکانی ئێستای نێوان هەرێم و بەغدا لەم دیدارەدا هەوڵ دەدەین ئاڕاستە جیاوازەکانی سیاسەتی کورد لە بەغدا شۆڤە بکەین و کاریگەری کورد و پێگەی چ لە نێو پەرلەمانی عێراق و چ لە نێو حکوومەتی عێراقدا هەڵسەنگێنین کاک دکتۆر بەخێبێت بۆ بەنامێشان پێکەوتن سپاس بۆ تۆ دکتۆر لە ماوەی ڕابردووە گرژ و ئاڵۆزێکی زۆر پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدای گرتەوە سەرچاوی ئەم گرژ و ئاڵۆزیانە لەکوێوەیە ئایا دۆسێکی تاڕق هاشمی بەسە بۆی گرژێکی لەو جۆرە لە نێوان هەرێم و بەغدایە دروست بکە خۆی هەندێک اختلاف هەیە لە نێوان هەرێم و حکوومەتی بەغدا لەسەر چەند بابەتێک یەکەمیان مەسەلەی نەوتۆغاز تا ئێستا ئەو قانونێک لەسەر ڕێک نەکەوتوین کە پەیوەندی هەردوو لاو مەسەلەی نەوت و غاز جێبەجێ بکات و هەردوو لا بۆ چووری جیاجیامان هەیە ئەوان وا تەماشا دەکەن حکوومەتی بەغدا کە هەرێم بە هیچ شێوەیەک مافی نییە هیچ گرێبەستێک بکە و حکوومەتی هەرێمیش لێکدانەوەی بۆ دەستوور ئەوە بە مافێکی خۆی دەزانێ بە تایبەتی کە مەفروض وا بوو قانونەکە دەرچێ قانونەکە دەرنەچوو و کاتی خۆی شتێک ڕێکەوتنێک هەبووە لە نێوان کاک نێچیروان و بەڕێز مالکی کە ئەگەر تا ئەو مدەیە قانونەکە نەبوو هەرکەس بۆ خۆی ئازادە دیارە ئەو ڕێککەوتنە نابێتە ئەساسەکی دەستوری بەڵام ڕێککەوتنە مادەم ڕێککەوتونە دەبێت لی بێدەنگ من هەتاوەکو دەگەینە ئەو ڕۆژەی کە قانونەکە دادەندرێ ئەوە بابەتێکە مەسەلا هەندێک کۆمپانیای گەورە هەیە گرێبەستیان هەیە لەگەڵ کوردستان لە بەغدا ئەوانە هاویشتراونەتە سەرلیستی ڕەش لە شوێنەکانی کەی عێراق هیچ ڕێککەوتنێکیان لەگەڵ ناکرێ ئەوە خاڵێکی گرنگە لە خلافاتەکان دووەم مەسەلەی پێشمەرگە هەموو ساڵ کە باسی بودجەک دێتە پێش مەسەلەی پێشمەرگە دەگوترێ سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە نێو خۆیاندا ڕێک دەکەون بۆ یارمەتیدانی پێشمەرگە ئەوە هەر دەقێکە و دەنووسرێ بەڵام جێبەجێ ناکرێ ئەوە دوو خاڵی سەرەکیە لەو خلافەی کە هەیە لە نێوان هەردوو لادا دیارە بەو دوایە مەسەلەی تاریق الهاشمی هاتە پێش تاریق الهاشمی نە لە هەرێم بانکێشت کراوە نە داوای کردووە بێتە هەرێم و بڵێن فەرم و وەرە یەکسەر هات لە فڕۆکە دابەزی و میێوانی ئازیزی هەرێم دیارە کە هات وەکو جێگیری سەرۆکی سەرکۆمار هات بەڵام کە شتەکان دوای ئەوە بڵاو کرایەوە کە ئەویش یەکێکە لەوانەی ئێتیهام کراوە بە بەشداری لەو چالاکیانەی کە حیمایەکانی کردویانە هەمووی بە ئاگاداری ئەو بووە ئەوە مەسەلەیەکی گرنگە چۆن کەسێک لەو پۆستە بەرزەدا بێ جێگیری سەرکۆمار بێ وەواش بزانێ بەناحەق جێگرە دەنا دەیویست ببێ بە سەرکۆمار
لەلایەکی کەشەوە پیلان دادنێ بۆ کوشتنی خەڵک ئەو بەڕاستی شتێکی گەورەیە. دکتۆر ببوورەیانی ئەو تۆمەتانەی کە ئێستا ئاڕاستەی ئەجاسا هاشمی دەکرێت دێمە ئەوە تۆهمەکەیە. بەڵام دیارە هاشمیش و ئەوانەی کە لەگەڵی لەناو فراکسیۆنەکەدان هەموو دیفاعی لێ دەکەن دەڵێن بەو جۆرە نییە. لێرە داوا کرا کە هاشمی بچێتە بەردەم دادگا بۆ ئەوی ئیفادەی خۆی بدە. هاشمی نەچوو. داوای کرد لە کەرکووک، دیارە دادگای بەرز باڵاش لەسەر کەرکووک موافق نەبوو. ئەوە هەمووی ممکن بوو ڕوو بدات و هیچ کێشەیەکی لێ دروست نەبێ. بەڵام نەخێر وردە وردە وهای لێ هات لە ویجدانی زۆرینە هەرە زۆرینەی خەڵکی شیعە تاریق هاشمی بە تاوان بارداندرا بێ ئەوەی تاقیقی لەگەر بکرێ و بزاندرێت چییە. وە لە ویجدانی هەرە زۆرینەی خەڵکی سوننە بێ ئەوەی چاوەنوارکەن تاقیقەکە بە چ دەگا بە بێگوناهیان زانی و وەکو تەشقەڵەیەکە پێی دەکرێت. ئیتر لێرەدا هەرێم بەڕاستی لە وەزعێکدا بوو نازانێت چ بڕیارێک بدە. ئەگەر دێ بڕیار دەدا بە تەسلیمکردنی تاریق هاشمی بۆ حکوومەتی بەغدا، ئەو معنای ئەوەیە پێکهاتەیەکی گەورە لە عێراق هەڵوێستی بە تەواوەتی دەگۆڕێ بەرامبەر بە کورد. شتێکی کەش هەیە لە نەڕیتی ئێمە لە وڵاتی ئێمە لە هەموو عێراق و لە زۆر وڵاتی کەش کەسێک کە بوو بە دەخیل هات خۆی هاویشتە ماڵت هەتوو حەز دەکەی پابەندی ئیلتیزامێکت تازە پیا کرد، هەوڵ دەدەی چارەسەری کێشەکەی بکەی. جا بۆیە کە ئەو هات بەڕێز کاک مەسعود بارزانی لەو ڕوانگەوە تەماشای کرد کە دەبێ هەوڵدا چارەسەری کێشەکە بکرێت. بەڵام لەلایەکی کەشەوە کە تەماشا دەکەی ئەوە بڕیارێکە لە دادگا دەرچووە، نابێ بەرامبەر بە بڕیاری دادگا هیچ کەم و کوڕێکە بێ، چونکە دادگا دەسەڵاتێکە سەر بەخۆیە کەس نابێت دەست باوێتە ناو ئەو دەسەڵاتەیە. جا لێرەدا لە بینی لایەنە قانونیەکەی لەگەڵ لایەنە کۆمەڵایەتیەکەی نەکەر سیاسیەکەی لایەنێکی سیاسی و کۆمەڵاتی هەیە ئەو کێشەیە دروست بوو کە دروست بوو هەندێک لە ئەندامانی پەرلەمان پەلاماری ئەولا ئەو لایەندا هەر لە سەرەتاوە هێرش کرایە سەر بەڕێز سەرکۆمار هەندێک لە ئەندامانی پەرلەمان. دوای ئەوە کە زەخت کرا داوای لێبوردنی کرد و گوتی من بەستم ئەوە نەبووە. ینی ئەو دەستپێکە هێرش بردنە دیارە بێگومان حاڵەتێک ئیستیفزاز دروست دەکا، وەڵام دەدرێتەوە نەخێر لەسەری ڕۆیشتن ئەوە بوو بەڕێز سەرۆکی هەرێمیش وەڵامی هەندێک شتیدایەوە جگە لەو خلافانەی کە هەیە لە نێوان هەرێم و لە نێوان حکوومەتی بەغدا ئەوەشی هاتە سەر. بەڵێ جا بۆیە ئێستا ئەو گرژەی هەیە دەبێت چارەسەر بکرێ. جا بە شێوەیەک ئەوە مەوزوعی بەحسە ئایا بە گرژەکە زیاتر بێ یاخۆت ممکنە لە ڕێگای گفتوگۆ و دیالۆگەوە ممکنە چارەسەر بکرێ ئەوەیە مەوزوع. بەڵێ دکتۆر لە ڕوانگەی تۆ هەرێمی کوردستان هیچ قازانجێک لەوە ئەکا کە لە ئێسایە لە شیعی عێراق بوەستێتەوە کە خۆی هاوپەیمانە لەگەڵای لە حکوومەتە بۆ ئەوەی بزانن 4 مانگ دەبێ دەمانەوێت لوجنەیەکی کاتی دروستکەین لە ناو پەرلەمانی بەغدا بە ناوی لوجنەی مادەی 140 کە لوجنەیەکی کاتیە بەردەوام نییە. دەورەی پێشوو کاک دکتۆر سعدی بەرزنجی سەرۆکی ئەو لوجنەیە بوو. ئەو جارە کاک مەحسین سعدون مادانە پێشنیاز کرد. هەر چەندی هەوڵماندا لایەنی عێراقی بە هیچ شێوەیەک ڕەزامەندی خۆیان دەرنەبڕی کە یەکێک لە فراکسیۆنی هاوپەیمانی کوردستانی سەرۆکی ئەو لوجنەیە بێ بۆ ئێستا ئەو لوجنەیە دروست نەبوو ماوەتەوە. ئەوان ئەگەر تەماشای هەڵوێستەکانیان بکەین
هەڵوێستەکانیان زۆر تند و تیژە، بەڵام وەکو گوتم مەسەلەکە ئەو نەڕیتە کۆمەڵایەتیە و ئینسانی هەیە کە کەسێک ڕووی تێکردی و خۆی هاویشتە ماڵت. ئەمە قەناعەتم وایە ئەگەر هاشمی لە بەغدا خۆی بە هاویشتا بە ماڵی دکتۆری ئیبراهیم الجعفەری نەدەچوو یەکسەر تەسلیمی کە هەوڵی دەدا چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە. بەڵێ دکتۆر ببوورە، بەڵام یعنی ئەمە کاتێک باس لە نەریت و لە با بڵێن ئەخلاقیاتی کوردەواری ئەکەین لە کاتێکایە کە زۆر جارانی ئەم نەریت و ئەخلاقە لەلایەن بۆ نمونە بە تایبەتی سونەی عێراقەوە لە بەرامبەر کورد پێشێر کراوە. یعنی ئیسا و خودت پێدوانیە کە کورد چۆتە شەڕێکەوە کە شەڕی ئەو نییە کە هاوپەیمانێک لە خۆی زویرەکە کەم هاوپەیمانە ڕەنگە لە عێراقیە باشتر کار بۆ ئەوە بکە کە کێشەکانی لەگە کوردایەک لا بکاتەوە. خۆی وایە، بەڵام چارچی ئەوەیە ئێستا مەسەلە ئێمە بە ئەو دیوی مەسەلەکە تەماشاکەین. لە لای ئێمە هەندێک کەس هەڵێ کە متتەهم بێ یا تاوانێکی کردوێ بچێتە بەغدا لەوێ پشگیری بکرێ، دیسا بۆ ئێمە ئەوەش ناخۆشە. بەڵێ دکتۆر لەم کێشەیەدا ئێمە هیچ قازانجێکمان نەکردێ لە مەسەلەی هاتنی تاریق هاشمی جگە لە زەرەر نەبێ. بەڵێ زەرەرمان کردو. بەڵێ دکتۆر لەم دۆسیەی تاریق هاشمیە و داڵدەدانی لەلایەن هەرێمی کوردستانەوە یان مانەوەی لە هەرێمی کوردستانە تا چۆن بۆ تەمای ئەوەی کە شیعە بە جۆرێک لە جۆرەکان گومان لە هەڵوێستی کورد پیا بکە یان ئەگەر بیخێنە قاڵبێکی ترەوانێ ئەم هەڵوێستە نەبووتە هۆی ئەوەی کە جیاوازیەک لە هەڵوێستی نێوان هەردوو لایەنە سەرەکیەکەی کوردستانە ببینین باسی وا کرێدیچێتی زیاتر لە دەوڵەتە قانونەوە نزیکە و پارتی زیاتر لە عێراقیەوە نزیکە. یەکێتی و پارتی ئەگەر هەر یەکە واش تەسەورکەین ئەو لەولە ئەو لەولە لە نێوان هەردوولادا ڕێککەوتنێکی استراتیجی هەیە. ئەو ڕێککەوتنە استراتیجیە لە سەروی هەموو شتێکی ترە. بەڵام ئەو ڕێککەوتنە بۆ کوردستانە بۆ بوورە ئەو ڕێککەوتنە بۆ کوردستان ئاستی عێراقی چووکە ئێمە ئەگەر هاتوو لە کوردستان ڕێک نەکەوتین ئەوە تاسیر دەکاتە سەر وەزعمان لە دەرەوەی کوردستانیش. ئەوجا بۆیە ئومێدمان وایە کە لە ڕێگای دیالۆگ بە تایبەتی دوای ئەوەی کە کۆنگرەی سەرانی عەرەب کۆتایی هات ئەو کۆبوونەوانە دەست پێ بکاتەوە کە هەیە لە نێوان فراکسیۆنەکان و ئومێدمان وایە لەوێ بتوانین بگەینە چارەسەرێک بۆ ئەو کێشانەی کە هەیە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا. بەڵێ و مەسەلەی هاشمی تا ئێستا لە کۆبوونەوەکانی لوجنەی ئامادەکاری کە خۆم ئەندامێکم تیا مەسەلەی هاشمیان نەهێناوەتە پێش وەکو مەسەلەیە کە دەبێ هەر یەکە هەڵوێست وەرگرێ و بیر و ڕای خۆی دەربڕێ. باز لەوە دەکەن دەڵێن چارەسەرکردنی مەسەلەی تاریق الهاشمی کەش و هەوایەکی خۆش دروست دەکا بۆ ڕێککەوتن نەک بیکەنە بابەتەکی سەرەکی لە دانیشتەکاندا. بەڵێ دکتۆر سەرۆکی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی لە پەیامی ڕۆژی نەورۆزە هێرشێکی تونگی کردە سەر مالکی تەنها ئەوەما کە ناوی ناهێنا باز لەوە کرا کە سەرۆکۆماری عێراق لەم لێدوانە لەم پەیامە نیگەران بووە ئەمە تا چۆن ڕاستە؟ وەگە من بزانم ئەو وتارەی بەڕێز کاک مەسعود دەزاندرا بەو شێوەیە قسە دەکا و بەڕێز مام جەلالیش گوتاری خۆیدا ئەو ڕۆژە. جا ئێمە وەکو باسم کرد هەوڵی ئەوە دەدرێت کە چارەسەری ئەو کێشەیە بکەین نەک هەر زیاتر تەشانە بکات و ئەنجامەکەی وای لێ بێ کە نەمانەوێ چاوەنوار نەبوو بین وهای لێ بێ. دا بۆیە لەو کاتەی کە ئێمە پشگیری لە سیاسەتی تەواوی بەڕێز کاک مەسعود بارزانی دەکەین بەڵام لە هەمان کاتیشدا کە کێشەیەک دێتە پێش هەوڵ نادەین بچین لایەنەکەی تر و بەرامبەر بوەستین نا هەوڵی ئەوە دەدەین چارەسەری بکەین چارەسەری ئەو کێشەیە بکەین. کەواتە ئێوە لەگەڵ ئەو هێرشە توندا نەبوون بۆ سەر مالیکی یعنی ممکنە پێمان باشتر بوو بە زبانێکی تۆزێک ناسکتر بوو باە بێگومانەوە وا بوو بەڵام کە ئەوەیدا ئێمە هیچ هەڵوێستێکمان نەبووە
بەرامبەر بەو زبانەی کە بەکاری هێناوە جەنابی کاک مەسعود ڕێیەکی کەمان دابێ بڵین نەدەبا پێمان ناخۆشە شتی وای هیچ نەبووە چونکە وەکو گوتم ڕێککەوتنی استراتیجی نێوان ئێمە ئەو تەنسیقە سیاسیەی کە لە نێوان هەردوو لامان هەیە ئەو هاوکاریەی کە لە نێوان هەردوو لامان هەیە لە سەروی هەموو شتێکی ترە. بەڵێ دکتۆر بێدەنگی یەکێتی نیشتمانی کوردستان لە هەموو گرژی و ئاڵۆزی و کێشەیە کە لە نێوان سەرۆکی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ڕوویە ئەو هەموو ڕەد و بەدەلەی پەرلەمانتارانی دەوڵەت لە قانون و هەندێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنی کوردستانی لەسەر پارتی دیموکراتی کوردستان ئەم بێدەنگی خۆی مانای ئەوە نییە کە ینی جۆرێک لە جیاوازی لە هەڵوێسی ئێوە هەیە لە تەنانەت لە بەغداش ڕەنگە یەکێتی بەلایەوە باشتر بێت کە لەگە شیعاب بمێنێتەوەوانێ و پێی وابێکە هاوپەیمانی نیشتیمانی عراقی ئەڵوانەیە مافەکانی کورد دەستە بەرکە. ئێمە هەموو لامان متتەفقین کە نابێ شتێکی وا بکەین شیعە دوورکەوێتەوە لێبان لە قازانجی ئێمە نییە تەنانەت پارتیش ئەو قەنەعەتی هەیە قەنەعەتی پارتیشە وا بە هەمان کاتدا بەرژەوەندی ئێمە نییە سونەش لە خۆمان بکەین جا بۆیە دائیمەن سیاسەتی هاوپەیمانی کوردستانی ئەوەی کە پێیان دەگوت میلی تەرازووە بەیضەت القەبان بە عەرەبیەکەی کە باسییان دەکرد هەمیشە هەر ئەوە بووە و لە هەموو کۆبوونەوەکاندا زیاتر دەوری لایەنی کوردی ئەوە بووە کە ناکۆچی لە نێوان لایەنەکان نەمینێ ئەو مبادرەی بەڕێز کاک مەسعود کە نێوەندرا بە ڕێککەوتنامەی هەولێر یعنی لەو ڕوانگەیەوە بوو کە فعلەن دەورەکی زۆر گرنگی هەبوو بۆ کۆبوونەوەی پەرلەمان هەڵبژاردننی سەرۆکاتی پەرلەمان هەڵبژاردننی سەر کۆمار دانانی ئەو حکوومەتەی کە ئێستا هەیە ئەوە هەمووی لە ڕێگەی ڕێککەوتنامەی هەولێرەوە بوو جا بۆیە ڕۆلی کوردی دائیمەن ئەوە بووە کە لەنگەرەکە ڕابگرێ نەسونە لە خۆمان بکەین نەشیع لە خۆمان بکەین بەڵام بمانەوێ نەمانەوێ هەندە هەڵوێستەکانی ڕۆژانە کە دەیدینین ئەو برادرانەی سنە هەندێکیان هێشتا لە ژێر تەئسیراتی سیاسەتی کۆن ماون بەگومانن بەرامبەر مەسەلەی کورد. بەڵێ دکتۆر وەکوی کە کورد ئێستا هاوپەیمانی نیشتیمانیە هاوپەیمانی نیشتیمانی شیعەیە لە بەغا تا چەند ئەوە ڕقە 19 خاڵی کە کورد لە سەروبەندی پێکێنانی حکوومەتی عێراقا پێشکەشی دەوڵەت القانونی کرد جێبەجێکراون دیارە هەندێک لەو خاڵانە ماوە خاڵی سەرەکی و استراتیژی تایە سەبارەت بە مەسەلا لەو خاڵانەی قانونی نەوتۆغازە بەڵێ چارەسەری مەسەلەی پێشمەرگەیە مادەی 140 و بۆ ئاگاداریشتان مادەی 140 لە پەرلەمان چارەسەر دەکرێت نەک لە دەست حکوومەت دانیە لە دەست حکوومەت هەر ئەوەیە بودجەکەی بۆ دابین بکە بەڵام ئەوی تر هەمووی دێتەوە پەرلەمان ئەوانە کۆمەڵە کشتن لەوانە تا ئێستا جێبەجێ نەکراوە مەسەلا لە مادەکاندا باز لەوە دەکرێت نظامی ناوخۆی ئەنجومەنی وەزیران و هەرسێ جێگرەکەی سەرک وەزیرانی بۆ دانراوە ئامادە کراوە بەڵام دا ئێستا ئیشی پێ نەکرایە نظامی ناوخۆی پەرلەمان ئامادە کراوە بەڵام تا ئێستا لە پەرلەمان ئیشی پێ نەکراوە ماوەتەوە دەنجی لەسەر نەدرایە قانونی نەوتۆغاز تا ئێستا ئەوەی کە هەبووە لەسەری ئێمە موافق لەبووینە ئەوەی ئێمە ویستمان تەقدیمیکەین لایەنەکەی تر لەسەری ڕازی نەبوون دەبێت ئەو قانونە جێبەجێ بکرێ ئەنی ئەو مەسەلە ئەساسیانە هەمووی تا ئێستا ماوەتەوە جا بۆیە لەبەر ئەوە بەڕێز سەر کۆمار جەنابی مام جەلال ئەو مبادرەیە کرد کە کۆبوونەوەیەکی سەران و نوێنەرانی فراکسیۆنەکان هەمویان بەبێ ئیسtisنا هەمویان کۆ ببنەوە لەوێ بڕیارێک بدەن ئەوە بوو لوژنەی ئامادەکاری دانراوە لوژنەی ئامادەکاری زۆر شتی پێس پێدرا دوا کۆبوونەوە کە من خۆم تێدا بوومە لەسەر چەند شتێک ڕێککەوتین هەیکەلیەتی ئەوەی پێی گوتە هەیکەلیەتی ئیش و کارەکان ئەویش بریتی بوو لە چی لەوەی ڕێککەوتنامەی هەولێر کە ماوەتەوە لەگەر ئەو خاڵانەی کە هاوپەیمانی نیشتمانی پێشکەشی کردووە لەگەر ئەو خاڵانەی لایەن عێراقیەوە هاتووە لەوانە هەمووی ئەو خاڵانە
کۆ بکرێنەوە لەژێر سێ ستونە: ستونی کێشەکانی دەسەڵاتی تەنفیزی، کێشەکانی دەسەڵاتی تەشریعی، کێشەکانی دەسەڵاتی قەزایی. لەسەر ئەوە ڕێککەوتین. ئەوجا بۆ ئەوەی بەورتر باشتر ئیشەکە بکرێ، گوترا بە ژمارەیەکی زۆر زەحمەتە ئەو ئیشە لوجنەیەکی تایبەتی دانرا لەلایەن هاوپەیمانی کوردستانیەوە کاک دکتۆر ڕۆژ، لەلایەن هاوپەیمانی نیشتمانیەوە شێخ خالد ئەلعەتیە، لەلایەنی عێراقیە دکتۆر عەدنان الجەنابی. ئەو سێیە دانراون. ئەوجا ئێستا بۆیە ڕۆژی پێنجشەممەی داهاتوو کۆبوونەوەی لوجنەکەیە و سەرانی فراکسیۆنەکانیشە بۆ ئەوەی لەوێ مەسەلەکان دەست پێ بکرێ و بڕیاری لێ بترێت. بەڵێ زۆر جار باسی ئەوە کرێت کە کورد دەرفەت لەوە ناهێنێ کە لە کاتی گرفتەکانە فشار بخاتە سەر حکوومەتی عێراق بۆی مافەکانی جێبەجێ بکە. ئێستا ئێمە باسی ئەومان کرد کە تا ئێستا ئێوە وەکو هاوپەیمانی کوردستان لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی یان ڕاستتر حکوومەتی عێراق مەسەلەی گاز و نوتی حل نەکردەوە، مەسەلەی مادەی 140 هەندێک لەو مەسەلانەی تر کە تا ئێستا بە هەڵبە سەراوی ماونەتەوە. ئەم کێشەی نێوان عێراقیە و دەوڵەت القانون دەرفەتی ئەوە نەبوو کە کورد فشار بخاتە سەر مالیکی بۆی ئەو داخوازانی خۆی جێبەجێ بکە، یان ئەمێ بۆمان ڕوون کێتەوە کە بۆچی کورد دەرفەت لەم کێشانە ناهێنێت تا فشار بکات بۆ جێبەجێکردنی مافەکانی و بەدەستخستنی تاواکاریەکانی. چونکە نەمانویست لەگەڵ هاوپەیمانی نیشتمانی هەردوولا ببینە یەک بەرە ئیش و کارەکانمان بکەین و لایەنی عێراقیە بکەوێتە ئەولە. ئەومان نەویست. بەڵێ سەبارەت بە فشار خستنە سەر هاوپەیمانی نیشتیمانی فشارەکە هەیە، بەڵام تقریبەن مەسەلەکان هاتە سەر ئەوەی کە ئەو لوجنە ئامادەکاریە دانرا ئیتر لەوێەوە چارەسەری بکە. بەڵێ دکتۆر پێم وابێ بەپێی چ بەپێی وەرەقە 19 خاڵیەکە و چ بەپێی گفتوگۆکانی ئێوە پاشتر لەگەڵ دەوڵەت القانون یان لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی لەسەرەوە ڕێککەوتون کە پشت بە و یاسایی گازبوونەوەتە ببەستن کە لە ساڵی 2007 ئامادەکراوە، بەڵام ئەو یاسایە لە ئەنجومەنی وەزیرانە تێپەڕێنرا نێرا بۆ پەرلەمان و هیچیش پشتی بۆ یاسایە نەبەستوە بۆی ساڵی 2007 زۆر خاڵیتیایە کە جیاوازە لەگەڵ ئەو خۆی قیمەتەکەی لەوەدا بوو کە لە ئەنجومەنی وەزیران هەمووی لەسەری ڕازی بوون. ئەو کاتە تەوافق وەزیرەکانی لەوێ بوو، تەوافق سێمین فراکسیۆن بوو، یەکەم ئیتیلافی شیعە بوو، دووەم کوردستانی بوو، سێیەم تەوافق بوو، چوارەم عێراقیە بوو. ئەوا بوو تەسەلسولەکە. هەموو وەزیرەکانیان بەهی ئێمەوە هەموو موافق بن لەسەر ئەو دەقا ئەو پرۆژە قانونیەی کە پێشکەشکرا بۆ پەرلەمان ناردرا، بەڵام لە پەرلەمان هەر دواخرا و پەرلەمانیش کە هەندێزار شت دوا دەخرێ و نییە لەبەر ئەوە بێ سیاسەتێک هەیە لە دەرەوەی پەرلەمان ئیشەکان دوا دەخا. هەندێکجار ناو پەرلەمان خۆیەتی سەرۆکایەتی پەرلەمان خۆی دەتوانێت شتێکی بۆ دێ دەتوانێت سەرۆکی پەرلەمان لە ناو درزشی دابنێ و دایخاتن. هەنی ئەو شتانە زۆرە لەوەدا. بەو دواییە باز دەوە کرا لایەنی خۆمان گوتیان ئەسڵەن ئەوە هەندێک شتی تێدایە لەگەڵ دەستور ناگونجێ. ئەمە ڕێی خۆم وا بوو، ئەو ئیشی مەنیە بڵین وڵا ئەوەی 2007 با لای دەین چونکە لەگەڵ دەستور ڕێک ناکەوێت دەیهێنم بۆ ناو پەرلەمان، ئەوەی ڕێک ناکەوێت دەستکاری دەکەم و لای دەدەم. بەڵام ئەوەشمان نەکرد، هات ئەو قانونەی کە حکوومەت پێشکەشی کرد بەڕاستی ئێبە لەسەری موافق نین و لەلایەنی عێراقیە و هاوپەیمانی کوردستانی پێشنیازی قانونێک کرا، هاوپەیمانی نیشتمانی هەمویان لێی کشانەوە تازە ئەوش ئیشی پێ نەکرا. ئەوجا بۆیە دەبێ هەوڵ بۆ ئەوە بدەین قانونێک دابدرێ بە تەوافق، نەک لایەک بیەوێ بیسەپێنێ بەسەر لایەنەکەی تر. چونکە ئێمە تا ئێستا لەسەر سیاسەتی تەوافق دەڕۆین. تەوافق عنی ڕەزامەندی هەموو لایەک.
چونکە ئەگەر وانە بێ نازانی ئەنجامەکەت بە چ دەگا جا بۆیە ئێمە ڕەنگە وەکو دەنگ زۆر بەهی ئەولاو کە لەگەڵمانن پرگیریمان دەکەن چینە بگەینە 60 کورسی بەڵام 60 کورسی بەرامبەر 325 هەنی ئەوەی لێ دەرکە لایەنەکەی تر گەلە زۆرە هەنی قورسایی ئێمە ژمارەی کورسیەکانمان نییە کە گرنگاویش شتم نییە بەڵام قورساییەکەمان سیاسەتی لایەنی کوردستانیە سیاسەتی هەرێمە قورسایی هەرێم خۆیەتی یەکێتی ڕیزەکانمان ئێستا ئێمە لەوێ ڕەخمی ئەوەی کە بۆ چوونی جیاجیامان هەیە لێرە هەندە جار هێرش دەبینە سەر یەک لەگەر ئەو لایەنانەی کە لە معارەزەدان بەڵام لەوێ هەڵوێستمان هەموو یەکە بەرامبەر هەموو ئەو مەسەلانەی کە پەیوەندیان بە کوردستان و بە هەرێم و بە مافی خەڵکی کوردستانەوە هەیە ئەوە زۆر گرنگەوە ئەو یەکێتی هەڵوێستە هێزێکی زۆر قورساییەکی زۆری داوەتە لایەنی کوردستانی بەڵام زۆر باشە دوکتۆر سەبارەت بە تێپەڕینی یاسای نەوت و گاز لایەن ئەنجومەنی وزیرانەوە هاتنی بۆ پەرلەمانی عێراق کە خالیشوانی سەرۆکی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق باسی لەوە کرد کە لە کاتی گفتوگۆکردن لەسەر ئەو یاسایە لە ئەنجومەنی وەزیرانە لە وەزیرە کوردەکان تەنها دوانیان ئامادە بوون بۆ پێی جەنابە سەرۆکی لیستی هاوپەیمانی کوردستانیت لە پەرلەمانی عێراق کەواتە سەرۆکی نوێنەرەکانی میلەتی کوردی لە باغا نژۆک و ڕۆژنامە نووسێک کە خۆم بە چاو و دەنگی خەڵکەزانم ئەمەی لێت بپرسم بۆ تەنسیقێک نییە لە نێوان وەزیرە کوردەکان و ئەندام پەرلەمانەکانە بۆ تا ئێستا ئێوە نەتانتوانیەوە هەماهەنگیشی وا دروست بکەن کە یەک دەنگ و یەک هەڵوێز بن ئاگاتان لە یەک بێ ڕێگە نەدرێکە یاسایەکی لەم جۆرەکە لە بەرژەوەندی کوردانیە تێپەڕێ لە ئەنجومەنی وەزیران و بێتە پەرلەمانی عێراقەوە بەڵام حەزەکەم دویان پشۆ کوردە جوابم بێتەوە بەڕێزان دوای پشوویەکی کورد ئەگەڕێنەوە لاتە